بۆ قسەکردنی زیاتر سەبارەت بە گروپی سەکۆی وشە گفتوگۆی زیاتر دەکەین لەگەڵ بەڕێز ئیدریس قادر کە بەڕێزیان دەستەی دامەزرێنەری سەکۆی وشان. کاک ئیدریس سڵاو لێبێ. سڵاو لێوەش سپاس بۆ ئێوە زۆر سپاس سپاس. بۆ تەلەڤیزیۆنە جوانەکەی کوردستان نیوز و ئەم هەواڵی هونەری. زۆر سپاس دەکەم. کاک ئیدریس تۆ نووسەری شانۆیت و خەڵاتی داناڕەوە فیش پێبەخشراوە بۆ شانۆ. چۆنە لە شانۆ هاتوون بۆ گروپێکی کولتوری کە ناوی سەکۆی وشەیە؟ سپاس پێم وایە هونەری شەر بەشێکە لە وشێک ئێمە ئەیکەین. ئێمە بەعام شەکانمان لەسەر ئەدەب و لەسەر هونەرە و لەسەر هەموو کایە ڕۆشنبیریەکانە. بۆیە پێم وایە هونەریش بەشتێکی گەورەیە لە وشێک ئێمە ئەیکەین. بەڵێ. ئێوە کۆمەڵێک خوێنەر، کۆمەڵێک نووسەر و کۆمەڵێک کەسایەتی ڕۆشنبیرن. چی پێکەوە کۆی کردوونەتەوە؟ ئەوەی ئێمە پێکەوە کۆ کردوێتەوە پێم وایە خۆشەویستی و عشقە بۆ زانین، بۆ وشە، بۆ ئەدەب، بەو میراتە گەورەی کە کورد هەیەی کە پێوتێ میراتی ئەدەبی شعری، هەموو ئەوانە ئێمە کۆ کردوێتەوە پێکەوە و هیواداریشم ئەم گروپە بتوانێت لە ئایندا ئەم خەڵکی باشتر لە ئێمە و نخبەی باشتر بۆ کاتەوە لەخۆی. بەڵێ. ئامانجی دامەزراندنی سەکۆی وشە چییە؟ ئامانجەکە گەڕێتەوە بۆ تقریبن بۆ پایەمەعیفەی کە لەم دەبەرەی ئێمە هەیە ڕاستی و دەیان نخبەی چاکەیە لەم دەبەرە کە ئەیانێ ئیشکەن. بۆیە ئامانجەکان زۆر ڕاستی ئەتوانین بڵێن یەکێ ئامانجەکان پەروەردەکردنی خۆمانە و دیسانەوە پەروەردەکردنی خۆمان و ڕنگدانەوەی بۆ ئەوانی تر و ئامانجی دووهەمان بەدەستخستنی ئەو نخبە ڕۆشنبیریەکە لە بەریتانیا هەیە و لە هەر کوێکی دنیا هەیە کە ئێمە بتوانین نیشیان لەگەڵاکەین لە ڕێگەی سەکۆی وشەوە لە ڕێگەی دانیشتنەوە بێەوە هەر سەکۆیەکی ترۆ بێ ئێمە ئیشان لەگەڵاکەین و ئامانجێکی تر ئەمانەیە بەڕاستی ئەو گەنجانەی کە بەهرەیان هەیە لە هونەرە یا لە ئەدەبە یا هەر لە بوارێکی ڕۆشنبیریایە بیان هێینە پێشەوە دەستیان بگرین لەگەڵیانە بەهرەکانیان لە لای خۆمانەوە بتەخێنینەوە و ئامانجێکی تر ئینتگریشنە ئەواتە تێکەڵکردنە یاخود بتوانین ئەدەبی خۆمان بە ئەدەبی دنیا بناسیێنین و ئەدەبی بەریتانی بە ئەدەبی خۆمان بناسیێنین و ئەو جۆرە ئینتگریشنە دروستکەین لە نێوان خۆمان و ئەوانی ترە. بەڵێ. پلانی گروپەکەتان چییە بۆ پێشخستنی ئاستی ڕۆشنبیری و کولتوری کۆمەڵگەی کوردی؟ پلانەکە وەکوتم ئێمە لە زۆر بوارەمانە ئیشکەین بۆ نمونە لە پۆدکاستدا پۆدکاست خەڵکی باش بێنین خەڵکێکە بتوانێت ئەم نەتەوەی ئیسفادەی لێکا سوودی لێوەرگێ لە هەر بوارێکا بێت یاخود کۆرس و سیمینار بێت یاخود کۆڕ بێ یا چالاکی گروپەکەی خۆمان بێ لەگەڵ ئەووانەی کە یانهێنین هەم پیشانەی ئێمەمانێ بیکەین لە ڕاستیە بۆ بەرەو پێشبردننی بواری کەلتوریە بواری ئەدەبیە بواری هونەریە لە بەریتانیا بەگشتی لە شاری لیدز بە تایبەتی و دەوروبەری. بەڵێ. لە پرسە نیشتیمانیەکانە بە تایبەت پرسی ڕۆژئاوا کەڕەوەندی کوردی لە ئەوروپا و یعنی هەمووی هاتە سەرخەت، ئێوە چیتان کردووە بۆ پرسی ڕۆژئاوا؟ پرسی ڕۆژئاوا ئێمە بەشداری کۆمەڵە چالاکیمان کرد وەکو خۆپەرشاندانەکانی مانچستەر ئەوەی لەندەن ئەوانەی لیدز جگە لەوەی کە کۆمەک کۆکراوە هەر ئەم ڕێکخراوە توانم بڵێم زیاد لە کۆمەڵە کەناڵی جیاواز زۆر هەزاران دۆلار نێنراوەتەوە ڕاستی ینی لەو بارانەیشمان کردووە بەردەوامیش لێ. بەڵێ. کللتوری کوردی دوو بەشە، بەشێکیان لە هەرێمی کوردستان و بەشێکیان لە ئەوروپا و بەریتانیا. ئێوە چۆن ئەتوانن هەم ئاهەنگی لە نێوانیاندا بکەن و هەوڵتان نایەوە کۆنتاکت لەگەڵ دەستگا و ناوەندە ڕۆشنبیری و میدیایەکانی کوردستان دروست بکەن؟ لە سەرەتا ئێمە هیم سەرەتاین یعنی ئێمە لە ڕێگەیەکی یەکەمەوە دەست پێەکەین
و پێم وایە ئەم کەناڵی ئێوە یەکێکە لە سەرەتا جوانەکان کە ئێمە بە دەوروبەری خۆمان بناسیێنێ و ئەگەر کەناڵی تریش هاتە پێشەوە ئێمە هەر دەستمان درێژە بۆیان و لێرە ئەمە سپاسی کە مەران سوبحان بکەم بەڕاستی ئەتوانێت حەڵقەیەکی باش بێت لە نێوان ئێمە و هەموو نخبەکانی شاری سلێمانی و هەرێمی کوردستان بەگشتی. بەڵێ کاک ئیدریس سوپاس کە لەگەڵمان ئامادە بووی، هیوای سەرکەوتنتان و بەردەوامیتان بۆ خوازم.